سڵاوتان لە بێوم کاتتان باش خۆشەویستان من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕەوان هاتمە خزمەتتان. ئەمڕۆ هاتوومەتە هەولێری و خۆشەویست بۆ گوزەرکردن بە نێو دێڕە تەڕووپاراوەکانی ژنە شاعیرێکی عاشق بە هەڵبەست، دەنگێکی بڵند و قەڵەمێکی دیاری ژنانی شعری نێونەتەوە کەم لەسەر خۆ هێمنێکەی وای کردووە کەوا شێوازێکی تایبەتی هەبێت، ئەو دەیەوێت نە لە کەس بچێت نە کەسیش لەو بچێت. وەک خۆی دەڵێت بۆیە دەنووسم چونکە دەمەوێ جیاواز لەوانەی تربیر بکەمەوە، ئەویش نووسەر و شاعیری زۆر بەتوانە چنوور نامیقا. سڵاو لە بێم کاتە باش خاتوچنوورش بەخێر بێن خۆشحاڵ بم بە هاتنتان. زۆر سپاس بۆم دەرفەتە خاتوچنوور. ئەمە یاسای پرۆگرامەکەمە من سیبیەکم لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە، پێکەوە بینەریە بین و دواتر دەست با گفتوگۆکان دەکەین. فەرمۆن با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین. چنوور نامیق حەسەن نووسەر و شاعیر لە ساڵی 1970 لە شاری کەرکووک لەدایک بووە. بڕوانامەی دیبلۆمی لە شیکاری نەخۆشیەکان و بەکالۆریۆس و ماستەری لە زمانی ئینگلیزی بەدەستهێناوە. ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی جیهانی و ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەندامی یەکێتی نووسەرانی کوردە و سەرۆکی ڕێکخراوی هەنگاوی نوێیە بۆ پاڵپشتیکردن لە مافەکانی ئافرەت. لێپرسراوی بەشی یەکسانی جێندەریە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی نینەوایە. بەرپرسی دەستگای ئەدەبی و ڕۆشنبیری کەرکووکە. لە ساڵی 2003 دەستی کردووە بەکاری ڕۆژنامەوانی لە دەستەی نووسەرانەوە تاکو بەڕێوەبەری نووسین و جێگری سەرنووسەر. هەروەها سەرنووسەری چەندین ڕۆژنامە و گۆڤار بووە. دوجار سەرنووسەری گۆڤاری شەفەق بووە لە دەستگای شەفەق. خاوەنی زیاتر لە 11 کتێبە. هەروەها کتێبێکی شعری لەلایەن دکتۆر کەماڵ غەمبارەوە وەرگێردراوەتە سەر زمانی عەرەبی و هاوکات دکتۆر جەمال خزەیر جەنابی کتێبێکی ڕخنەی لەسەر شعرەکانی بڵاو کردوتەوە. چەندین جار وەکو نووسەر و شاعیر خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە و لە نێویدا خەڵاتی فێستیڤاڵی قەڵەمیازادی لە میسر وەرگرتووە. لە ئێستاشدا ڕاوێژکارە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانم، دەست دەکەن با گفتوگۆکان و کۆمەڵێک پرسیار ئاراستەی ئەم ژنە سەرکەوتوواکەین. دووبارە سڵاو لێبێ خاتوچنوور، دووبارە سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرتا پێشەوەی کەوا پرسیارت لێ بکەم پێم خۆشە بە شعرێکی تۆ دەست پێ بکەم. خۆشحاڵم. شعرەکە بە ناوی دەڵی درەختی لارەوە بووی دوای ڕەشەبام. هێند عەیارم لە سایی سەمای گشت دنیاکەمەوە، هێند بێعارم دەڵی درەختی لارەوە بووی دوای ڕەشەبام. دڵی کورسیە بەتاڵەکانی دڵدارانە دەمەوە، سێبەری عاشقە نەهاتووەکان لەبەر ئەەکەم. چاوبڕکێ لەگەڵ گوڵەکان دەست پێ ئەەکەم، دەستی دارێکی زەرد ئەگرم، نزای سەوزی و بۆنی باران ڕام ئەگرێ. دێم و دەڕۆم چاوبڕکێ لەگەڵ گوڵەکان دەکەم، چاو ئاسمانی دڵ دەشتایی ڕۆح خاکەڕا. هێند بێعارم دەڵێ درەختی لارەوە بووی دوای ڕەشەبام. دەستخۆش. خاتوچنوور سەرتا بۆ دەست پێکەین کەوا چی شتێک بوو هۆی ئەوەی کەوا چرۆکردنی زیاتری خەرمانی شعریت؟ بەڕاستی خۆی ئەبێ شاعر بۆی ئەڵەن شاعر درک بە شتەکان زیاتر ئەکا لە کەسی ئاسایی، ئەبێ بەهرەی هەبێ بێگومان. ئەگەر بەهرە نەبێ و تالەنت نەبێت تۆ ناتوانانی بنووسی. زۆر خەڵکان بەهەستن زۆر بەس ناتوانن بنووسن بەرەو بەهرەکەیان نییە. زۆر باشە. شاعیر بوون و شعرەکانت کێیان شت برد؟ کیان شت برد؟ زۆر جوانتر بڵێن کەوا بۆ چێ شعرە نووسی؟ سەرچاوی شعرەکانت ئیلهامەکانت لە چیەوە وەرگرتووە؟ بەڵێ خۆی ئیلهام چۆن بڵێ شتێکی غەریزی خۆڕسکە لە کەسی نووسەر هەیە، بەڵام ئەوی پەروەردەی ئەکا باگراوندی معرفیە، خوێندنەوەیە، بەهرە بە تەنیا نابێتە بۆ کار بۆەوەی نووسەرێکی زۆر سەرکەوتوو بی. زۆر کەسان بەهرەیان هەیە بەڵام چونکە خوێندنەوەیان نییە بۆ ئەدەبی جیهانی و
بۆ کتێبی جیهانی و بۆ چیرۆکی جیهانی و بۆ شعری جیهانی ناتوانن باگراوندێکی تەواوی شاری و ئەدەبیان نییە لەو بوارە. بەڵێ ئەکید نییانە چکە بە مطالعە بێ بە ئاگاداربوونە بێ بە پەروەردەکردنی زمانە بێ بە دەوڵەمەندکردنی باگراوندی معرفیە بێ لەسەر کولتوری هەموو جیهان لەسەر نووسینەکانی دنیا ئەگەر ئەوە نەبێ توانێ بنووسێ بەس ئەپوکێتەوە و بابەتەکانی بابەتی جیهانی نابن. زۆر ڕاستان دەڵێ بۆیە دەنووسم تا جیاواز بیر بکەمەوە یاخود جیاواز بیر دەکەمەوە. قەت هەبووە کەوا شعرێک جیاواز تۆ بنووسێتەوە؟ بێگومان کاتێ شعر زۆرت لێ ئەکا بینووسیتەوە ئەو ئەبێتە زمان حاڵی تۆ ئەو قسەکە وەکارت تێەکە یعنی حاڵەتێکە کارت تێەکە ئەوە شعرە تۆ ئەنووسێتەوە ئەوە تۆنی ئەوە نووسیتەوە و بەڵێ زۆربەی شعرەکانم بەو شێوەیە بۆ یعنی زۆریان لێکردم ئەنجام نووسین. زۆر ڕاستە. پێشووتر هۆنداوی کتێبوو ناونیشانەکەی دێمەوە بۆ ماڵی دڵ، بەڵام دواتر ئەنوانەکەیت کرد بە دیوانی کتێبێکت نایەمەوە بۆ ماڵی دڵ. مەبەستەکە چییە؟ هەر کەسێک خوێنەر بێ خوێندنەوەیکی یعنی خوێنەرەکان خوێندنەوەی جیاوازیان هەیە بۆ ئەو دوو دەقە. بۆیە ئەگەر شعر تەفسیر کرا ئەگە من تەفسیرم کرد معنای وایە خەسڵەتە سرکیەکەی خۆی لە دەست ئەدا. ڕاست. بۆیە من نامەوێت ئەو شتە بڵم ئەو جێ هەڵم بۆ خوێنەران بەڵام ئەگەر وەری گرین وەکو ئەو حاڵەتانەی کە مرۆڤی تیا ئەژێ و لەناو کۆمەڵگەی خۆی نامۆ ئەبێ پەنا ئەباتە بەر عاتیفە و ئەحساس و هەستەکان. لە کاتێکدا ئەو شتانەی ڕەنگە زۆر بەمان لێی بێبەشین پەنا ئەبین بۆ شوێنێک بۆ مەوایەک ڕووی تێ بکەین ئەڵێم بێرەوە بۆ ماڵێ دڵم ڕەنگە لە دوای شەڕێکی جوان حەزکەم کۆمەڵی قیەمە کۆمەڵی بەهایە یان شخصێکە بێتەوە بۆ ئەو لانەیە بێتەوە بۆ ئەو ماوایە. بەڵام ئەگەر ئێمە هەروە بیر بکەینەوە بەڕاستی ئێمەی ژن یان ئێمەی مرۆڤ بەگشتی هەر تەنها پەنا بۆ ئەحساس ببین و بمانەوێت لە شوێنەکە خۆمان بدۆزینەوە و ئەو شوێنە هەموو شتێکی ئێمەیە ئەوە سەرکەوتو نابین و پێش ناکەین. بۆیە کە ئەڵم نایەمەوە بۆ ماڵی دڵ مەبەستم ئەوەیە کەسەکان تەنها بە مەشاعر نەجوولێنەوە ئیشکەن لەسەر خۆیان پەروەردەکەن خۆیان پێشخەن بە تایبەتی لەم سەردەمی گەشە پێدانی مرۆییە. یعنی بۆ نمونە کەسێک نسکۆیەک ئەهێنێ ئەکەوێتە ناو کێشەیەکەوەی بۆ نمونە گەرەێکێکی نزیکی لە دەست ئەدا ئیتر وێرانە بێ ئیتر ژیانی وێرانە بێ کە تۆ تەنها پەنا بۆ عاتیفە نەبەی بتوانی بۆشایەکان پڕکەیتەوە ئیش بکەیەوە بۆ ئەدەبیشتەوە و بۆ کارکردن لەسەر مرۆڤیشتەوە لەم سەردەمە کە ئیشەکەن لەسەر خۆیان بۆی نەکەون دڤلۆپە بن پێشەکەون. مەقسەدەکەم ئەوەیە لەوێ نایەمەوە بۆ ماڵی دڵ یعنی من ئێستا ژنێکم بە باوەڕێکی بتەوەوە ئەتوانم بەهێز بم ڕوبەڕووی نەهامەتەکان نسکۆکان بە تایبەتی و ناڕەحەتیانێکەوە بە گشتی تووشی ژنانەکان. بەڵێ ئەو واقعەکە منە گەرمە بەڵام من لەناو شەعر جەم کردوەوە گەیومەتە ئەو قەناعەتە ئینسانە بێ بەهێز بە شکا لەسەر بێگومان نایەمەوە بۆ ماڵی دڵ. زۆر باش هەمیشە سەرکەوتووبی حیاتەکەمی کەرکووک و کوی هەولێری بوونەتە ڕاست و چەپی تۆ. چیت هەیە بۆ ئەم دوو شارە جوانە ئەم دوو شارە خۆشەویستە؟ ئەو دوو شارە خۆشەویستیم بۆیان هەیە. ئەو دوو شارە کوردستانن بۆیە وەکێک وایە بۆ من. زۆر باشە. دوورکەوتنەوەت لە شاری کەرکووک چی کاریگەریکی لەسەر ژیانی تۆ دروست کرد؟ خۆی دوو جۆر نامۆیی هەیە. نامۆیەک هەیە لەناو وڵاتە نامۆیەکشێ لەناو خودی خۆتە نامۆی. جاگەڕان بە دوای خوددا لە ناخەوە زۆر فاکتەر هەن ئەبنە هۆی ئەوەی تۆ لەناو خودی خۆت نامۆبی. بەڵێ یەکەمیانەوەی کە تۆ شارەکەتیان وڵاتەکەتیان ئەو شوێنەی زۆر خۆشتەوە دوورەکەیتۆ لێ کە دوورکەوتیتەوە ڕەنگە بە کۆمەڵێ لە شوێنێکی تر بە کۆمەڵێ عرف و هەنێشت هەیە نامۆتربی. بەڵێ کە نامۆبی ئەبێتە هۆی ئەوەی من پێشکەوتم بەو شتانە. من غەریبیم لێ کەوتیانی توانیم پەنا ببەم بەر خوێندنەوە بەر شەعر
لە ناو شعرەکانم جێ ئەو نامەبوونم کردوت. ڕاستە کەرکووک چیە گەیەنێ لە سادەترین پێناسە لای تۆ چۆن پێناسەی شاری کەرکووکەکەی؟ نازانم بەڵام دڵە بەڵام ڕۆحە بەڵام ئەو ئاگرەیە کە هەڵەچێ شتێکی پیرۆزە مقادەسە. ڕاستە ناتوان پێناسێکم زۆر لەوە هینتریان ناتوان. ڕاستە خۆشەویستی لە کام دیێڕە شعرت خۆی مەڵازداوە؟ لە هەموو دێڕەکەم. هەموو دیێڕەکە زۆر باشە پێمان خۆشە گوێمان لەو ئەدا تایبەتی خۆت بێ و ئەو شە جوانانی کە خۆتوان بداتەوە ئەگەر بتوانانی شعرێکمان پێشکەشکەی. بێگومان زۆر سپاس. ئەم شعرم تازە نووسیوە. ئەم شعرە لە مانگی نیوەی مانگی 4 و هەتا مانگی 6 هەتا ئەمڕۆ واتە هێشتا بڵاوت نەکردێتەوە؟ بەڵام نەکردێتەوە. زۆر خۆشحاڵم لە پرۆگرامەکەی منەوەی خوێنی. زۆر سپاس چاوەکەم. ئەو شعرم پێشکەش کردووە بە ڕوحی شادی دایکم. ڕەوانی شاد بێ. ڕەوانی شاد بێ. لە ئەپرێلدا کۆچی کرد. حوتی مانگ بۆ حوتی 4 بۆیە نەمتوانی زوو تەواوی بکەم. هەر جاری شتێکم نووسی ئەمڕۆ تەواوم کرد. زۆر پێم خۆش بوو لێرەوە بە خوێنەرانی خۆمی ببێنم و بە بینەران. قەت باوەڕ بە ئەپریل مەکەن. لە ئەپریلدا بە خەیاڵێکی سەوزەوە بە کراسێکی گەڵایی و بە کتێبێکی شینەوە من و پاییز بە شان و ملی ڕووتەوە تێر تێر شینی شینمان گێڕا. لە نیساندا دۆناودۆن بوو فنجانە خاڵێکەی دەستم لە تەماشایدا دەرزی برد. ئاوێنەکەم بە تیلەی چاوانیشکا مەلوانکەکەم بە هەناسەی ساردی بچڕا. قەت باوەڕ بە ئەپریل مەکەن هۆدایکیان دۆناودۆن بوو سەرقاڵی گۆرانی شین بووم. گشت وەرزەکان لە دڵمدا دەفیان ئەژەند. دەف ژەنەشین پۆشەکەی من لێوان لێو بوو لە ڕەنگی تاڵ لە تامی تاڵ لە دەنگی تاڵ. دۆناودۆن بوو ئەو ئەویست ڕوحی ببەخشێ بە کچۆڵەیەکی چاو نامۆی تۆزێ یاخی. لەو دەمەوە ئێوارە پەیامی نەما بەرەو خوار بوو کە تێمڕوانی لە چەمێکی ئەو لای ژیان دەستی ئەشوشت. هەودایکیان تۆ شەرگۆرانی خۆت ئەوت بچڕ بچڕە وەختی چڕینە ماڵ دۆست باری کرد یەخە دڕینە. کە تۆ ڕۆشتی بۆ ساتێک ئاسمان بێدەنگ بوو دارەکان پێک ڕاداگیرسان هەورەکان کۆڕەویان کرد و زەوی وەکو تۆ ڕاکشا. بە بەرزی سەگرمە قورئان دڵی منیش شەربەیەکە وەک تینەتیت بڵێ سەیدێ. دەمە و ئۆغر گەلێ پێم وت نەکەی ئۆغر. چاوەکانی بەڕوومەوە هەڵواسی بوو تێر هەناسەکانی مژمار. وەلێ چی بکەم ئەو خەریکی خەتمی دەفتەری ژیان بوو. دۆناودۆن بوو گۆرانی دەر حەوشەکانی عەشقی ئەچڕی. بەهار مانگی نیسانە گیانە چونکێ وەعدی گوڵانە. نەخۆش کەوتم نەهاتی گیانە وادەی گیان کێشان وەرە. دۆناودۆن بوو تا هەتایە دۆناودۆنە. دۆناودۆن بوو تا هەتایە دۆناودۆنە. کۆنە شەرابی شەربەی دڵ شەرارەی دڵمەستکەرە گیان. خەیاڵ بێوەر و ڕەنج بێوەر من دەفی ژیان ئەژەنم ئەو خەریکی خەتمی دەفتەری ژیانە. دەست خۆش زۆر تایبەت بوو.
ئومێدەکەم هیچ کاتێک خەمبار نەبی وە دوان ناخۆشی بێت ئومێدەکەم هەمیشە دڵخۆش بیت. زۆر باشە بڕۆنامەی دکتۆرای فەخری لەلایەن ئێکێتی ڕۆشنبیرانی نێودەوڵەتی عەرەبیەوە پێدراوە. حەزەکەم بزانکەوە ئەمە لەسەر چ پێوەرێک بووە و چه هەستێک هەبوو کاتێک ئەو بڕۆنامەیە پێبەخشرا؟ پێوەرەکان دیارە هەر ئەگەر زانکۆ بێن ئەگەر یەکێتیەکی ڕۆشنبیران بێت پێوەری خۆی بۆ نمونە چەند کتێبت هەیە بۆ نمونە بەرهەمەکانت کراونەتە زمانی تر بۆ نمونە بەلێ هاتووی نووسین و ئیبداعە بە ئیشکردنە لەناو وەسەتەکە ئەو پێوەرەکان بۆ ئەوان پێوەری خۆیان هەیە دیارە بەڵام چەندین چالاکیان ئەنجامدا لەگەڵ وەزارەتی ئێمەش لە ڕێگەی مناو بوو ئەوەیە یعنی ئەبینەن تۆ کەسێکی ئەگەر شایستەی بە نووسینەکانتە بە تەقیمی لێکمان هەڵسەنگانێکی باش بۆکەن دواتە لەسەر پێوەری ئەوە زۆر باشە. بۆچی هەمیشە لە شعرەکانتە ناومێدیەک بەدی ئەکرێ؟ ڕەنگە بگەڕێتەوە بۆ هەنی شتەیە گەڕێتەوە بۆ خودی شاعر خۆی بۆ زاتی خۆی بۆ نمونە خۆی چۆن بیرەکاتەوە چۆن درک بە شتەکانەکە بە دەوروبەری. بەڵام ئەگەر بێن سەیری ژینگەی خۆمان بکەین ژینگەی ڕۆژەڵاتی ناوەڕاست و کوردستانیش سەیری بکەین خۆی ژیانەکە وایە ژیان بە گوڵ ڕانەخراوە ژیان لای کوێ بە هەر وایە بەڵام ئێمە سیستەمەکەمان یارمەتی دەر نییە بۆ ئەوەی لە هەموو شتەکان گەشتبین بین سیستەمی ژیانمان وایە بۆ ئیتر ئەگەڕێتەوە بۆ خودی شاعرەکەەوە ئەو واقعی ژیانمانە ئەگەر سیر بکەی هێشتا ئەستا من چۆن بڵێن گەشتبینێکم پیشاندا بەڵام لە واقعیشە دەڕکی زۆر لە بەردەم ئێمەی ئافرەتەکە ئیشەکەین لە بەردەم گەنجانیشە ئەبێ ئێمە ژیانەکە خۆشکەین خۆش ژیان بە گوڵڕانەخراوە بەڵام ئەو ناومێدێ ڕەنگە تەسویرکردن و بەرجەسەکردنی و حاڵەتانە بکە ئیبینیت ڕاستە مەرجنیە بە تەنها خۆت بی وێنەکردنی هەموو ئەو ژنانێک هاوشەوەی خۆتە ڕەنگە من بەختەوەر بم چونکە توانیومە خۆم پێ بگەێنم و بخوێنم و بنووسم بەڵام خەڵکانێکەن ناتوانن بژێن ینی ئازادی وان دەرچنە دەرەوە بۆ ئاهەنگێک بۆ گەڕانە ئەوە تەسویری کۆمەڵگەیە ناومێدەکە لەگەڵەوەش هەر هەوڵەدەیشان بەشان ناومێدەکە ئەبێ پێشکەوی زۆر ڕاستە. توانە و بەرهەمی ئەدەبی و نووسینت لەکوێ فەنتازیا و خەیاڵ و واقعدایە؟ خۆی وەک باسم کرد واقعەکە تاڵ تۆ ماتریاڵەکەت هەیە واقعە تاڵەکەی ڕووداوەکان بەڵام چۆن ئەزانی بە فانتازیکەی چۆن ئەزانی بیبێتە ناوجیهانێکەوە نابەرجەستە نامەلموس دەست یعنی نازم چۆن بڵم یعنی ئەگەر جوانت نەکرد بە خەیاڵ و بە سوورە و بە زمان ئەگەر دەست پێوەدا و زانیت چۆنە بۆ فانتازیتیانە بێ نابێتە دەقایکی سەرکەوتو بۆیە واقعەکە ئەگوێزرێتەوە بە زمانێکی جوان بە سوورەی شعری بە میوزیکی خۆی ئاچێتە ئاستێکی باڵاکە ئەویش داهێنان و نووسینە. زۆر ڕاستە شعرەکانت تاوەکو ئێستا بۆ چەند زمان وەرگێڕراوە؟ شعرەکانم زوو دکتۆر سامان باڵکی لەسەر کۆمەڵێژن ئیشی کرد دکتۆرای هێنا کردی ئینگلیزی ئەو ئیشی لەسەر کردووە و کۆمەڵی خەڵک هەن کردویانە بە ئەمەزیغی بە ئینگلیزی بە ئیسپانی بە عەرەبیش دایمەن کراوە و کتێبیش نووسراوە لەسەر شعرەکانی من دراسات بە عەرەبی دکتۆر کەمال غەمبار دکتۆر جەمال جەنابی ئەو لە عێراق بڵێن لە بەغدایە ئەوان ئیشان کرد و ڕەخنەگرەکانی تریش زۆر شتن لەسەر شعرەکان نووسی و هەم کوردستان و هەم لە ئێرانیش یعنی نووسراوە لەسەر شعرەکانم و ئەوەشی کراوەتە عەرەبی دکتۆر کاک یوسف شوانی ئەم ئەخیرانە شعرێکنی کردە عەرەبی نایەمەوە بۆ ماڵی دڵ کردی بە عەرەبی. زۆر باش ئەگەر شعرەکان تۆر بگەڕدرێتە سەر زمانی نەتەوەکانی دیکە هەر هەمان پەیامی کوردیانی لێ دەرەچێ؟ ئەفوان کە پەیامی هەر هەمان پەیامی کوردیانی لێ دەرەچێ؟ هەنێ بابەت هەیە خۆی ئەوە من نابێت تەقیمی کەم چکۆ کولتورە بۆ کولتۆرە ئەگۆڕێ من نابێ بڵێم بەڵێ ئەو پەیامی لێ دەرەچێ و یان پەیامێکی ئینتەرناشنەڵ جیهانی لێ دەرەچێ. هەنێ بابەت هەیە کە دەستی بۆ ئەبەی بابەتی شەڕ ثیم پێڵەن ثیم بابەتی شەڕ بابەتی عەشق بابەتی زۆر بابەت هەیە خۆشەویستی
بابەتی کەراهیە نیشتە جیهانیە ڕاست یعنی ئەو پەیامە ئەدا کە لەگەڵ ئیحساسە ئیشەکە و کە لەگەڵ واقعە ئیشەکە ئیتر لە کولتورەکە بۆ کولتورەکە گۆڕێ نازام ئەوان چیان پێ باشە بەڵام ئەگەر زانیت بابەتەکە جیهانیە کەواتە لە پەیامێکی لۆکەڵەوە دەرەچێت بێتە بابەتێک یعنی قبول ئەکرێوەکو ئەوەی ئینتەرناشنەڵە ئەو بابەتانەی کە هەرگیز بێمەعنا نابن لە هەموو جیهانە دەورێن هەیە ئەمن ئەو ئینەشم لە کتێبێک دەستگای سەردەم بۆی چاپکردم لەسەر دەهەبە مەعڕیح لەگەڵ باداڕۆی باسی حربی ئەمریکا ئەکا حربی ناو شەڕی ناوخۆ جا من شتێکم نووسی لەسەرۆڵم شەڕ ها ثیمێکی عالەمیە لە هەر کوێ بێ شەڕ لەکەوتەکان و دەرەنجامەکان و نەکبەتەکانی هەرشتە بۆیە هەنە بابەت هەیە ئینتەرناشنەڵە خۆیان زۆر ڕاستە ئازارەکانی ژنان لە پێ شعرەکانی تۆدا کاتێ ژنێک ئەکوژرێ لە ناو شعرەکانم هەیە ئەنی توانیتە بەگشتی ئازارەکانی ژنان لە شعرەکانت باس ئەتوانم لەبەرەوەی هەستیان پێەکەم بێتاقەتە بمپیان فعلەن ئەو ناومێدی کە باست کرد ئەبێتە ئیبداعۆی کەمە دەقێک و لە ناو شعرەکان ماجێکم زۆر عاشقی شعریت ئەو ژیانمە خاتو چنوور نامیلکە شعری و نۆڤڵێت چیت لەسەرم دەستەواژانە هەیە نامیلکە شعری لە نامیلکە شعریە بۆ خۆمەگەڕم لە نۆڤڵێتە بۆ کەسانەی ترەگەڕم لە دەستمدا ئینشاڵڵا ئازیزت قەت لە دەست نادەیتر خاتو چنوور لە کۆتاییە پێم خۆشە پەیامی خۆت و گۆژنێکی سەرکەوتوو و گۆژنێکی پێشڕەو لە کۆمەڵگایە بۆ ئەو ژنانیکەوە ئامانجێکیانەیە یاخود هیوایەکیان هەیە بەڵام لە ترسی دابوونەری لە ترسی کۆمەڵگای چاقبەست و نابێرن هەوڵ بۆ یاخود هەنگاو بۆ ئامانجەکانیان بنێن ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانە چییە؟ بەڵێ یەکەم شت بێژن خۆی هەست بکە مافەیاسایەکانی خۆی چیە هوشیار بێ ئەرکەکانی چییە؟ ئێمە لەگەڵ ئەوانێن ژن سەنگەر بگرێ لە پێو ڕاستە بەڵام لەگەڵ ئەوەی ئیش بکە لەسەر خۆی وجێبی خۆی بسەوە وشیار بێ دوێر بێ واز نهێنێ زۆر باشە خاتو چنوور شارێک مامادە کردو پێم خۆشە بە دێر بیخوێنینەوە بەڵام پێشەوەی بچینە سەر شارەکە ئەم کۆپ لە شاریە سەرنجی منی زۆر ڕاکێشا کە لە دیوانی نایەمەوە بۆ ماڵی دڵ پیاوێک هەیە لەوەتەی هەم ئینجانەی دڵەمەشکێنێ و بە گوڵ ئاشتمەکاتەوە هەموو جارێ بە چەپکێ گوڵ بۆ دڵی مناڵەکانی سەرشەقام دڵخۆشەکە هەر بژیت بەڕاستی زۆر جوانە ئەو شەکانت ئەگەر ئامادەبی شارەکە خوێنینەوە بێکەوە کۆمەڵێ پۆستەرە شعرە بەڵێ لە ژەرناوی جەژوانە ماڵی پاییزە فەرم جوانی من و تۆ خەونێکی بێوڵاتە هاوڕێ زەمینێکە بستێ باخچەی تێدا نییە خەیاڵێکە لە تافگەکانی ڕاستیدا نوقما تنۆکە ئارامی و خۆشی پێوە نییە لامدایە لای ماڵی پاییز تەنیا من و تۆ لەوێ بووین ڕۆمانێکمان بە تەماشا گۆڕیەوە گەڵاکانمان کۆ کردەوە بێنازیمتدا لە یەخا بانگت کردم کە ئاوڕم لێتدایەوە ڕووی من چامە ڕێزانێ بوو نەگەڵام دی نە من و تۆش پێکەوە بووین هەندەی ژنە قەرەجیەک حەزم لێ بوو لە دەواری خاڵی شعرێکمدا لادەی وشەکانی وەک خۆم سەرگەرمی سەما بوون ویستم تاوێ بە وەفاوە ژانەکانیان ژیرکەینەوە وەلێ چی بکەم بێباکانە پێتوتم نا ئێستا چۆڵترم لە ئەوسا عاشق دێت و هەراسانیم لە بۆ دێنێ پای تەختێکم پڕم لە گوڵە ژاکاوەکانی دیدار ڕەنگە بێلانەکانی سروش نەبێ ئاڵایەکی دی شک نابم
سەدەیەک ژیانی ڕوتم بەلای تۆ لێ جێماوە سەدەیەک ژیانی ڕوتم بەلای تۆ لێ جێماوە بۆنی گوڵێکی پێوەیە نایدۆزمەوە ڕۆژگارێکم لە ناو پیاڵە نیوە پڕەکەدا لەبیر چووە ڕووبارێک خەیاڵە شەعرم تێیدا خنکە ئەم خەمەم بکە هێلانە پڕم کە لە باڵە فڕە کۆشکی بەرزی پڕ ئەندێشە بڕ و خێنە لە بۆ وەرزی ئەم قەدەرە نابینایە لە جیاتی سێ و سروشی شعرێکی مەست و خەمێکی جوانم بۆ بێنە دەم خۆش زۆر زۆر جوان بوو بە هیوام تاوی پرۆگرامەکەت بەدڵ بوو بێ و حەقمان بە توانەکانی تۆدا بێ خات و چنوور وەک هەمیشە ئێمە تێنووسێکمان هەیە پێم خۆشە ئەمە بۆ خودی خۆمەگەڕێتەوە پێم خۆشە دەستنووسێکی خۆتی تیا بێت تایبەتە با پرۆگرامی پێشڕەوان هەر میوانێک ئەبێتە میوان لە پرۆگرامەکەم لە کۆتای دەستنووسێکی خۆی وەکو یادەوەری ئەمێنێتەوە لە لای من جا پێشنیارت بۆ میوانەکانی دیکەم لە داهاتووە چێ بێت و پێشنیاری چ ژنێک ئەەکەی یاخود لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی بەرنمەکە هەر تێبینی و پێشنیارێکت هەیە پێم خۆشە لەم تێنووسەیە بینووسیت فەرمو اینا بۆ بینووسم باش بەڵێ ئازیزانم هەر کەسێک یاخود هەر میوانەکیان هەر ژنێکی سەرکەوت و لەم کۆمەلگای ئێمەیە لە هەر کایەکا بێت چکای سیاسی بێت یاخود کای ڕۆشنبیری یان کای ئەدەبی یاخود کایەکانی دیکە پێم خۆشەکەوە لە کۆتاییە کە دەستنووسێکی خۆی هەبێت لە نێو ئەو تێنووسێکەوە لە پرۆگرامەکەی منە یاخود تایبەتە بە پرۆگرامی پێشڕەوان چونکە ئەمە وەکو یادەوەریەک ئەمێنێتەوە بۆ خودی خۆم و تێنووسەکەش تایبەتە با پرۆگرامی پێشڕەوان ئەم تێنووسم تایبەت کردەوە بە ئەوەی کەوا وەکو یادەوەریەک ئەو خانمە سەرکەوتوانە یاخود ئەو خانمانەی کە بوونەتە نخبا یاخود بوونەتە پێشڕە و لە کۆمەلگای ئێمەیە بۆ ئەوی کەوا ژنانی تر چاولەوان بکەن بۆ ئەوی کەوا ئەو کچانە یاخود ئەو ژنانێکەوە لە هەڕەتی لاوێتین لە تەمەنێکی کەم لە تەمەنێکی سەرەتان بەڵام خەون و حەز و خولیایەکیان هەیە لە هەر بوارێکا بێت لە ترسی دابوو نەریتی چاقبەست و یاخود لە ترسی نەریتی داخراوی کۆمەلگان ناتوانن بەرەو ئامانجەکانیان هەڵکەن بۆیە من لە ڕێگەی پرۆگرامەکەمەوە ئومێد دەکەم کەوا بتوانین تاودانێک یاخود پێشکەوتنێکی باش بە کۆمەلگا ببەخشین و بە تایبەتریش لە ڕێگەی ئەم تێنووسەوە کە تایبەتم کردەوە کە بۆ خودی خۆم ئەگەڕێتەوە وەکو یادەوەریەک دەستنووسێکی ئەوانی تیا بێت و منیش بە هەمان شێوە سود لە تێنووسەکانی سود لە دەستنووسەکانی ئەوان ئەبینم کە لەم تێنووسە بۆ خودی خۆم ئەگەڕێتەوە دەستەکانت خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم سەرکەوتوو بن لێرەشتانەکەم سوپاسی ئەوستاڤە جوانەکەم ئەوستاڤە بە سەبر و طبعاً ئێمە پرۆفێشناڵە زۆر سپاس لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە و ئەم دەرفەتە خەڵاتێکی ڕێزلێنانمان بۆ توی خۆشەویست ئامادە کردووە ئومێد دەکەین کەوا بەدڵ بێت زۆر سپاس دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئەمە خەڵاتێکی ڕێزلێنان لە پای بەشداربوونت لە پرۆگرام خۆشحاڵ بووم بۆ قەڵغانی ڕێزلێن من زیاتر خۆشحاڵ بووم ئومێد دەکەم کەوا تاوی پرۆگرامەکەت بەدڵ بوو بێت وای سەرکەوتنتان بۆ ئەخوازم زۆر سپاس ئومێد دەکەم کەوا بەدڵت بێ و تاوی پرۆگرامەکەت بەدڵ بوو بێ سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە زۆر زۆر خۆشحاڵ بووم خاتر چنۆر زۆر سپاس بۆ ئێوەش سپاسی ستاڤە کەتان ئەەکەم ستاڤی کەرکووک زۆر سپاس سەتەڵایتی کەرکووک بەڵێ دەستان خۆش بێ ماندوونە زۆر سپاس بۆ تۆش بەڵێ خۆشەویستانم لێردا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پێشڕەوان ئومێد دەکەین کەوا توانی بێتمان بەم چەند ساتە یاخود بە کەمێک گوزەرکردن بە نێو ژیانی ئەم ژنە سەرکەوتووە ئومێد دەکەین کەوا حەقمان بە توانەکانی ئەم خانمەدا بێت و بیریشمان نەچێت سپۆنسەری سەرەکی جلوبەرگەکانم بەرگ دوور و دیزایانی خۆر لە گەڕەکی ڕەحیماوە سپاس بۆی کامڕام لە جوانانەی بۆ ڕێک خستم تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە کایەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ